شەپۆڵ خانم کاتت باش چۆنی؟ باشم زۆر سپاس بەخێربێن. سەرەتا ئێمە کەناڵی دیمەن و پرۆگرامی مایکی دیمەن دەستخۆشیت لێ دەکەین لە بۆ چاڵاچیە دەمەوێت لە زاری خۆتەوە ببیستم بزانم ئەو چاڵاچیە چۆن توانی دوارڕێکی بێخی ئەو هەموو منداڵە داونە کۆبکەیەوە باسی چاڵاچیەکەم بۆ بکە سەرەتا. بەڵێ من وەکو خوێندکارێکی زانکۆی کتاب هەستم بە ئامادەکردنی ئەم چالاکیە بە ئەو مناڵانەی کە تووشی نەخۆشی داوم بوون کە سنتەرێک لە خۆیان ئەگرێت. سنتەرەکە لە شاری هەولێرە نزیکەی 5,000 منداڵی لە ناوەندی هەولێر و لە دەرەوەی هەولێریش لە خۆ گرتووە. من وام بە باشزانی کە ینی لە توانای ئەوە مابوو کە 50 منداڵ لە ئەستۆی خۆم بگرم ئەویش تەبان بە سپۆنسەری زانکۆکەم زانکۆی کتاب کە تێچووی تەواوی ئیڤێنتەکەی گرتە ئەستۆ و هەستا بە دابینکردنی ئەو مەسرفەی کە پێویستە ئێمە لێرەیە بیکەین. بۆ نمونە فەحس بۆ مناڵەکان کرا پشکنینی پزیشکیان بۆ کرا دواتر یاری بە خۆڕایی لە شاری یاری سمایلاند و هەروەها نانخواردنی بە خۆڕایی بۆ ژەمی نیۆڕۆ و لە دوای ئەوە ئێمە کۆمەڵێک چالاکی تری وەکو میوزیک و گۆرانی و کۆمەڵێک شتی ترمان ئامادەیە بۆ ئەوان. هیوادارم کە بتوانین ئێمە ئەگەر بۆ مودەیەکی کەمیش بێت بۆ بووینە هۆی ئەوەی کە دڵیان خۆش بکەین یاخود خەندەیە بخەینە سەر لێوی ئەو مناڵانە و هەروەها ناوی چالاکیەکەشمان لەژێر ناونیشانی ئەوەیە کە خەندەیەک لەگەڵ منداڵانی داون. عفوم دەکەیت مقاتعەت دەکەم دەمەوێت بزانم چۆن بوو بیرۆکەی ئەو چاڵەچێت بۆ هات کەست هەیە لە نزیکەکانت کە داونی هەبێت نەخۆشی داونی هەبێت؟ بەڵێ لە عیلەکەی خۆما منداڵی داون هەیە بەڵام بیرۆکی ئەم ئیڤەنتم لەو منداڵانەوە بۆ نەهات کە با بڵێن لە عیلەکەی خۆمان بەڵکو من مدەی تقریبان ساڵێک ئەبێت لەم کارانەیە بەشدارم نەک بەشدارم بەڵکو خۆم شخصیان هەڵئەسم بە ئامادەکردنی ئەو جۆرە ئیڤێنتانە. طبعا ئەگەر هاوکاری ڕەفیقەکان و زانکۆکەم نەبێت ئەکید ناتوانم بە میشانە بکەم واتە من تەنها نیم بە هاوکاری زانکۆکەم بە هاوکاری ستافی زانکۆ بە هاوکاری ڕەفیقەکانم توانیمە کە ئیڤێنتی لەم جۆرە بکەم و ئیشی تریشمان هەبووە طبعا بۆ مناڵانی تالاسیما و بۆ ئینشەڵا بەردەوامی شەبین. باسی بەشەکانی و ئیڤێنتم بۆ بکە لە کێوەیەوە بەڕێکەوتون بەتەمان ئەمڕۆ چی بکات؟ بەڵێ ئێمە لە کەرکووکەوە لە تقریبان سەعاتی 7:30 بەیانی بەڕێکەوتین بەرەو ئێرە تۆزێک کێشەمان هەبوو دواکەوتین ڕاستی گەشتین ئێرە سەرەتا دەستمان پێکرد بە پێشوازیەکی گەرم لە منداڵەکان وەکو ستافی زانکۆی کتاب. منداڵەکان هەموو دایک و باوکیان لەگەڵ؟ بەڵێ هەر منداڵێک دایک و باوکی خۆی لەگەڵایە. دەستمان پێکرد بە ئەوەی کە پێشوازیمان لێکردن زۆر بە گەرمی منداڵەکان پشکنینی پزیشکیان بۆ کرا بە وردی. چێن ئەوانەی کە پشکنینی پزیشکیان بۆ دەکەن دکتۆرتان لەگەڵە؟ بەڵێ ستافێکی دکتۆرمان لەگەڵایە ئەوانین فەحسی مناڵەکانیان کرد بە وردی تاوەکو بزانن هەر کێشەیەکیان هەیە لە ڕووی دەمودانیانەوە لە ڕووی هەناویەوە لە ڕووی چاوەوە لە هەر ڕوویەکەوە هەر کەموکڕیەک هەبێت هەر با بڵین هەر کێشەیەکیان هەبێت بتوانین چارەسەری بە خۆڕاییان بۆ بکەین. بەڵێ و دواتر کە لەوێتەوە بووین ناڵەکان دەستیان بە یاری کرد لە شاری یاری سمایلاند کە بۆ ئەوان شاری یاری سمایلاند بە خۆڕایی بوو کە بتوانن بەدڵی خۆیان هەر ئەوەنە وەختی کە ئایانەوەی لەوێ یاری خۆیانەکەن. پاشان ئێستا مناڵەکانمان هێناوەتە خوارەوە لێرەیە نانی نیۆڕۆیە کاتی نیۆڕۆیە نانی نیۆڕۆ ئەخۆن دوای ئەوەی کە نانی نیۆڕۆ تەواو ئەکەن ئێمە ئەستەیجمان ئامادەیە بۆ ئەوان میوزیک و گۆرانی و هەروەها یاری بووکەڵە و بۆی کە بتوانین کەشێکی خۆشیان بۆ بڕەخسێنین بۆ مناڵەکان و لە دوای ئەوە دیاری تایبەت لەلایەن زانکۆی کتابەوە پێشکەشی مناڵەکان ئەکرێت. من زۆر سپاسی زانکۆی کتابەکەم کە هاوکارم بوون زۆر سپاسی ڕەفیقەکانم ئەکەم ئەگەر ئەوان نەبوون من نەمەتوانی بگەمام ئاستی ئێستا و بتوانم ئیڤێنتێکی بەو شێوەیە گەورە لە شارێکی تر ئەنجام بدەم. زۆر سپاس زۆر مەمنون زۆر سپاس. سڵاو دکتۆر جان چۆنی؟ سڵاو بەڕێزم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەک جامعی کەرکووک زانکۆی کتاب هەستاین بە ئەنجامدانی ئیڤێنتێک بۆ توشبوانی داون. خاتو شەپۆڵ باسی ئیڤێنتەکەی بۆ کردم کامڕۆ چاڵەچێکتان هەیە منداڵان چۆنی کوی باشی؟ چاوەکەم حیاتم ئێستا دێمەکەنت باشە؟ ئێستا دێمەکەنت باشە؟ دکتۆر ببوورە؟ باسی ڕۆلی خۆتم بۆ بکە لەو ئیڤێنتە جەنابەت وەکو دکتۆرێک بەشداری دەمەوێت بزانم ئێوە بەتەمان چی بکەن ئەمڕۆ؟ ئێمە ڕێخەری گروپەکە ئێمە ڕێخەر بەشداریمان کرد لێرانە ئێمە دیاری خۆمانەیە دیاری تایبەتمانەیە بۆ مناڵەکان
هەدێمان ئامادە کردووە لایڤ میوزیکمان ئامادە کردووە کۆمەڵێ کاری جوانمان ئامادە کردو شڵای بین پلانەکەتان چۆنە چەند ڕۆژ بەرداوام دەبێت یاخود تەنها ئەمڕۆیە پلانەکە بەس ئمڕۆ بەڵێ بەس ئمڕۆ بەرداوام باش تۆ چیان بۆ دەکەی ئەمڕۆ ئمڕۆ ئێمە هەدیان نەدەینە لایڤ میوزیک و شتان سەر ستێج جوانە ئامادەکەین و هەمووشیان داک و باوکی خۆیان لەگەڵیان هاتوون بەڵێ هەمویان دایک و باوکیان لەگەڵ جانەوە بزانم منداڵەکان هەستیان چۆنەکە ئەو چاڵەکیان مناڵەکان زۆر دڵخۆش بوونی مرۆ کۆمەڵێ مناڵ تەنانەت دایک و باوکیان دوعای خێران زۆر بۆتان کردو زۆر دڵخۆش بوون لەخوا بەزیاد بێ دەستان خۆش بێ زۆر چۆنی باش باشی باش ناوچێت و حیاتم باش ناوچێ باش باشە ئەو چاڵەکە چۆن دەبینی پێت خۆشە ئەو ڕۆهاتیە یاری دەکەی و لێکوانە ئیڤنت و گۆرانی و مۆسیقا و ئەو بەڕێزانە لێرکوانە ئەو چاڵەکیان بۆ ئامادەکردون ئەوەی نوێژەیە راگەم نوێژەکە هاتی ئەتو لەگەر چێ هاتی ناگە بابم لەگە داک و بابت هاتی ئەوەڵە باشە حەزت لێ هیچ قسەک بکەی بە دڵی خۆت حەزت لێ چ بڵێ چ بڵێ نوێژەیە نوێبێ وەرە باشە ئێستا دێمەکەتان بڕۆجی خۆت وادێم باشە عجبە باشە دێڵە حیاتم باشە لە ڕووی هەرسوکەوتەوە هەرسوکەوتان چۆنە بێگومان دەبێ ئێمەوە دەزانین کە جیاوازتر دەبێت هەرسوکەوت لەگەڵ ئەو جۆرە منداڵانە بکەی ینی دەمێ بزانم زەحمەتەکەی چۆنە باسی زەحمەتەکانی ئەو منداڵم بۆ بەقورعان باسی زەحمەتەکەی ئەوەیە ئەو مندارە زۆر هەوڵ دەدا دەگەڕێ دەستە دەرێ دەڕوا دەستە درێ ینی لێمان بزر دەبی جار هی نابینینەوە طبعا ئەو هەتا دەگەڕێن دەبی ببینینەوە ڕقم تەلەفۆنی لەملی دەکەین فڕی دەدا نالی لەملی بیتن بەس چێ خەرچی منتیقی بۆی باشە هەموو دەیناسن ئەگەر ئاگایان لێبی دایلن تەلەفۆن لۆ من دەکەن ئەمە زەمە دەست دەیکینینەوە یعنی ئاز نییە لە مارێ بەس حەزی لە ڕۆشتنێ بەویبی هەردەم لە ناو ساریبی بڕواتن پیاسی بکاتن دووریش دەڕواتن هەتا ئەو عقلی ببڕیتن ئەم دەبیەکە هەبێ بەردەوام چاودی معدل داشی لە دویتی و باسی ئەو فحوساتانم بۆ بکەوە ئەوانە فحوساتیان بۆ کردوون دەمێ بزانم بەر لەوەی کە ئەو بەڕێزانەی کە هەستاون بۆ چاڵەکیە ئێوە چۆن فحوساتەکانتان بۆ دەکردن ئەوەی ئێستا فعسی ئەویان لۆ کرد بەوەی سینجی کە زانیان ئەوە دریکوونە خەلەلی هەیە ناوەکان نووسیم ئێوی بە ڕقم تەلەفۆنیم نیشان وەرگرت لە گوتان دوای خەبەر دەدەینەوە لە فرانکە ڕۆژی دەتبنە خستخانەی جمهوری هەمویان فعسی ئەوەی دۆ دەکەین ئی فعسی ددانی هەر دەم و دەستکرا گوتی زۆر باشە زەختی جیدار گوتی باشە سوکەرەکەی گوتی باشە ئەن ئێستا بەس ئیکۆیەکەمە ئیکۆیەکەش ئەو نازانم دووسبەیە دووزبەیەکەن چ خبەرمان دەدەنێ دەستی ئیکۆیەکەشی لۆ دەکەین پێشتر ئەو جۆرە فەحساناتی سلە بۆ کاگی برامی ناوە لەبەرچی لە بۆت نەکردم بە قورعان ئیمکانیەتم دەبوو ئەرێ وەڵڵاش ئینشاءڵڵا ئەو جۆرە چاڵاکیانە بەردەوام دەبێت ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین ئەگەر قسەیەک هەبێ بۆ ئوستافاتیان پێ ئەمەش دەستخۆشی زۆریان لێ دەکەین زۆر بەخێر بێن ئیشەکی زۆر باشیان کردێ خێرخوازێکی گەلە گەورەیەوە یعنی حالم جەماعەت هەموو لێیان ڕازینە ئەوەندە سپۆرت ئەوەندە پیاوانە بەڵی حسەن نازن چیان پێ برێ یعنی ئەوەندە ڕێک و پێک و ئەوەنا دەستخۆشیان لە دنگۆش دەکەین بەخێر بن سەر چاوم دەستخۆشی لەما ئێوە ئەوەی کە ئەو قسەی کە ئێوە هەتانە ئەو داخوازیەکەیەوەتانە ئینشاءڵڵا ئێمە دەیانگەنینە جێمە بەش ئینشاءڵڵا بەخێر جەناب چۆنیە توش لەگەڵەوەی ئەو سافمانی ناوە لە کەرکۆ سافەکەم جەنابەت ڕۆڵت چیە لەو ستافە ئێمە سایق پاسی دەگەڵێنە باشە باسم بۆ بکە لە بەیانیەوە یەکەم جار چوونە کوێت چیتان کرد ڕۆڵی ئەم ستافە چۆن دەبینی ڕۆڵی ئەم سافە ئێمە لە کەرکۆ هێنایمانە سنتەر هێنامان تا ئەم مۆڵە ئەتر پشکنینەکەن بۆ ئەم نەخۆشانە لەتر بۆ گەڕانەوەیان باس ئێمە ئەوەنەیە لەسەر ئێمەیە بەو ستافە دەڵی چ قسێک تێ وڵی دەستخۆشییان یەکەین ئەوان هەمویان خێرخوازن هەمووی لە کەرکۆلانی لە شارێکی ترەوە بۆ پایتەخت ئەترەوانش لە هاوکاری ئەم خەڵکاکەن جەنابیشت هەر سایقی باشە ئەتو چ قسێک تێچیان پێ دەڵی بەو ستافە هەبوونی ئەو جۆرە ستافانە ینی بەردەوام تاوەکو خزمەت بۆ جۆرە نەخۆشیانە بکە باشە چالاکێکی باشە ئەگەر ئەوە بەردەوام بن یعنی شێ باشەکەن بۆ خەڵکەی یعنی بەڕاستی لەوێ هاتوونە بۆ ئێرۆ ماندوو بوون و بۆ گەرمایە و ئاوا یعنی شێ زۆر باشیان کردو سحتان چۆن ئەنگۆش داجان منداڵی داونتان هەیە ئەنگۆش باشە چەند منداڵتان هەیە داون ڕایەکمان هەیە کوڕیان کوڕی تۆیان کوڕی خۆم تەمەنی چەندە و ناوی تقریبا 16 ساڵ زیاترەکەمتر نییە ئیبراهیم تازەوەی لەگەر
بابي مقابلة قسەشی کرد باشە دەمێ بزانم جەنابەت وەکو دایکێک ئەرچی و منداڵە چۆنە زەحمەتە والله زحمة يخو بخي وكنا أنا أساني أم دارا أنا والله أنا إسراحتها حتى دمي وشي نوست هستا براوستانية بەس لە خەوێ ئیسراحەت بس لخوي إسراحتها خەوی چۆنە بخوي خي زور باشا لا قرأ ما أخوي لقي ما شاء الله عيبيني له لە خەو کێشەی نییە لا هيك كشيني الحمد چی باسیەوەی کردوتی ئەمە ئەوانە جۆرە چەند جۆرە فەحسێکیان بۆ کردووە پێشتر ئێوە فەحسانەتان بۆ نەکردن والله فحسي دائما شلون بوكر بس يدلي خوي دلي كنا يقدو زي إيكوش ما بوكر دوا والله إيكوش ما بوكر دوا چی بۆ ستافە دەڵی قسێکت هەیە بۆیان تا چەند گرینگە و جۆرە ستافانە بەردەوام بن لەسەر ئەو جۆرەکان والله حتى بردوام من يشتاك بابويا هم دانا أنا والله هم دانا زور فقير حارم بخواي أجر يعني داكو بابي يعني بيجي بخير أركاته ونيا باشە لە ڕووی مادیەوە ئەرچی و منداڵە چۆنە زۆر مەسرەفی لێ دەکەن والله باي أنا أري والله مصرف لي لكن أي شو أري والله سايب حمش تبكي داواكات من خواردني حزلي أي طبعا أم دار والله شوێنێک هاوکاری ناکرێتن والله إلا معاشك خوي بس أوس عاشەکەی چەندە ست بنزاي هەموو مانگان وەردەگریتن بالي بالي حماك 150,000 دینارە دەتوانن هەموو مەسارفەکانی بکەن ناو مش ناكا ناو مش ناكا داواکاری چیە وەکو دایکێک کە منداڵێکی واتێ بەڕاستی هەمومان دەزانین ئەو جۆرە نەخۆشیانە ئەرچیان زۆرە داواکاری چیان بۆ بکەن والله حتى بيت أنا كري وجهنا قوتي خزمتي عم بكنوا لأن خوش خانة كان أقاتن لي عم بيتنو خاصة إخو ما تسكم ضلي كنا يعني حزم لي دايم دكتور هبيتن ممنون قوربان سلام علیکم چۆنن ئەحواڵتان باشە وەزعتان چۆنە خەت شوێن ولا هولير خاتون چۆنی سلامات بمشي سلامات بەس ئەو منداڵەتان هەیە داونە بەڵێ هەر ئەو منداڵە شتەیە تەمەنی چەندە ئەو منداڵە 2 ساڵە بەڵێ ئێمە هەمومان دەزانین ئەرچیەوە منداڵانە قورسە بەڕاستی ئێستا و ستافە بەڕێزە چەند کەسێک هەساون بە ئەنجامدانی چاڵێکێکی لەو جۆرە و خزمەتی ئەو منداڵانە دەکەن دەمێ بزانم تۆ وەکو باوچێک چ قسەیەکت هەیە ئەرچیەوە منداڵەت چۆنە چی بۆ بکرێت باشە داواکاری چییە؟ والله داواکاریمانەوەی مەسەرەن زیاتر مەسەرەن پەرە بەو شتانە بدرێت ینی زیاتر لەیان بکرێتەوە بەو شێوەی و بەڕاستی ئەچان زەحمەتە ئەرێ وەڵا ئەمن بەخۆم ئێستا بەخۆم ینی کە فەرمان بەرم داچێژنی ماڵەیە ینی زۆر زار هەیە دەبی ینی کام دەبسمەوە دەبی زۆر ینی کام یارمەتی بدەم لە زۆر ڕۆ ئەرێ وەڵا دەبی یارمەتی بدەم ینی پێی ناکرێت ینی بەخۆشی نەخۆشە ئەو زۆر زار هەیە مەسەن ئەوانە ئەوەش خوای گەورە بە ئینسانی بەخشێ دەبی زۆر شکر بین ئەرێ وەڵا خوای بەزدار بین بەس ئەمەش زۆر سپاس ئێوە دەکەین و بەردەوام بن لەو شتانە داواکاریشمان هەر ئەوەندەیە لەخوای بەزدار بین باشە یەکەمین جارە ئەو جۆرە چاڵاکیە منداڵەکەیەوە بەشداری یەکەم جارە یەکەم جارە لە بەیانیەوە لەگەڵیانن لە بەیان لەگەڵیانم لە سەعات 9ەوە چیان بۆ کردیە تا ئێستا والله تا ئێستا لەو دایرێ بووین هات نێرە و بابنێن چوونە یاری ئەو یاری منداڵانم هەتا ئێستا شەر ئەوەندە تاوە ئەوە بابەن فحسیان کرد و ئەو شتەوە فحسیان کرد من پێم گوتم گوتو ئەمن هەموو فحسم بۆ کردوونە قسەکانت لە بۆ کردی هەموو بۆ کردو بابرێن ئیکۆیە ئەوانەی کە ئەوەی خۆی بی هەم بۆ کردووە لەخوای بەزیابی زۆر باشە بەڵام تەنها بڕێک ئەوەیە قەبزە پێم وڵ قەبزە چێشەی دڵی نییە چێشی دڵنی لەخوای بەزیادبی لەخوای بەزیادبی بەشێک لە منداڵەکان دەڵێن چێشەی دڵیان ئەوەی ئێوە دوور بێ ئیشاڵڵا هەبوو کونێکی بتوچی هەبوو بەڵام گوتی بە منوی زەمان نامێنێ نمایە لەخوای بەزیادبی تا چەند ڕۆڵی ئەو جۆرە چاڵاکیانە بەرز دەنرخێنی پێت باشە بەردەوام بێت چۆن بەردەوام بێت چەند مانگ جارێک بۆ نمونە فحوساتانیان پێویستە کە بۆیان بکرێت بە قورعان ئەگەر لۆیان بکرێ زۆر باشە بەڵام مەسەرەن ینی کات و ئەوەی تحدی خۆی ینی لە کاتی خۆی بکرێ مەسەرەن ئەمن ئەوتی بەیانی سعات 9 لەوێمە بەو گەرمای بەڕاستی گلەیەکم هەبوو ینی وەختەکە ئەو بکە دیای بکە چکە ئەوانە بەڕاستی ینی ئینسانی ئەو تاعاون ناکەن ڕاستی گەرمای تەحمل ناکەن ئینسانی ساخت ئەرێ وەڵا لە سعات 9 هەتا سعات 11 لەو بۆ گەرمای وەیە يعني كاتك كدياري كلا فعلا لكاتي خوي نيمة كات لك لما بام لكردمانية كدري ساعات دو دروا ساعات يا دوازده كدري دو دروا ساعة سي كات نيمة كذا بس لا إيمانية راستي أو يعني أول شيء شكاية أري والله خاتوني برئيس
ئەمە هەمومانەوە باش دەزانین کە دایکەکان ڕۆڵیان زیاتر لە بەخێوکردنی منداڵەکانیان و بە تایبەت ئەو جۆرە منداڵانە دەمێ بزانم زەحمەتەکانی ئەو منداڵە وەکو دایکێک بۆ تۆ چییە؟ زەحمەتەکەی چییە لە بیدایەتە تا ئێستاکە من یعنی زۆر یعنی مانجێ جارێک لە دکتۆرینە کێشەی قەبزی بیدایەتی گوتیان کەمە خوددە هەیە کونێکی کچکە لە دری هەیە ئەوانە هەموو سەرماگان متابعی دکتۆرمانە کرد فەحسی کۆیلۆ بکە چەند دکتۆرمان پێ کرد لە بۆ قەبزی ئێستاش هەر لە سەعلاج بەردەوامە بەرێ هیچ موچەیەکی لە شوێنێک هاوکاری ناوەڵە بەشێک لە منداڵەکان هاوکاریەکی ماگانیان هەیە ئەوە ئێوە نیتی؟ ناوەڵە نیتی ئەوە یەکەم جارشە دێنێ یعنی ئەوە بەرێ باشە ئەگەر بۆ نمونە هەموو مانگێک ئێوە ئەو منداڵە ببن بۆ دکتۆر باشە پشکنینی لە بۆ بکرێت مەساریفەکە چەندە لەسەر ئێوە؟ بەخوا بەلاکمی 900,000 چوە هەموو جارێ بە کمیەکەی ما عدا علاجی هەمومان بە علاجی قەبزی ئەکڕین 50,000 60,000 40,000 و لەگەر هیچ نییە هەمومانجێ علاجی قەبزی لێ ئەکڕین ئەرێ وەڵڵا بەخۆی دەبێت چەند مانگجارێک ئەو جۆرە پشکنینانەی بۆ بەخوا هەتا ئێستاکە ئەمن لە یعنی 5,000 زیاترم کردیە بەرێ آخر جایی کۆملۆکت گوت یعنی دری مەزبوط بۆ ئەوە گەرە تۆ لای خوای باشە ڕۆڵی ئەو ستافە کە هەڵساون بەو چاڵەکێت چۆن دەنرخێنی یعنی قسەت چیە بۆیان چیان پێ دەڵێی تا چەند گرینگە ئەو جۆرە چاڵاکیانە بەردەوام بێت وەڵا هیوادارم بەردەوام بی لەسەر یعنی بەس ئەوەکە زیاتر یعنی هەموو مانگانبی هەم مانگانبیان چێکوێیان لۆدابین بکرێتن کە ینی هەم ئایلەکەش پێ بحسێتەوە و هەم لەو مندارەکەش باش بێ لێرە حکوومەت هاوکاری نەکردوون؟ ناوەڵە هیچ چۆنە بەشێک لە منداڵەکان کە هاوکاریان بۆ بڕاوەتەوە مانگانە ئەوەی ئێوە خۆتان تۆمارتان نەکردویان ڕاوەستاوە ئەو ئیشە بەس ئەو دائیرە یەک جار نامانوسیا کە دوێ تەلەفۆنیان بۆ کردین تەواو لەبەرەوەی بەر لە جەنابتان قسەم لەگەڵ داک و باوکێکیکە کردی ئەو منداڵانە گوتیان هاوکارێکی حکومی هەیە کە مانگانە 150,000 وەڵاهی ئەمە نەچوینە جەگە لەمە دوانی بچێنگە نامەنە نیتمان ناوەڵە داواکاری چییە دەتەوێت چی بڵێ؟ وڵا داواکاریم ئەوێ یعنی بەردەوام بنە سەوی شەی یعنی هەموو مانجێ شتە چالە ببڕنەوە هەم لێ باش بێ هەم لە مندارەکانش سپاس دەستون گۆش شێخ سیروان و کاتت باشتر هەموو کاتێک و باش بەخێر بن سەر چاوان عزیز دەمێ بزانم جەنابێت ڕۆڵت چییە لەو ستافە و باسی ئەو چاڵە چێم بۆ بکە و باسی ڕۆڵی خۆشتم بۆ من قوتابی کۆلێژی پەرسای زانکۆی کتابم دەرچووی زانکۆی کتاب ئێمە وەکو ستافێکە هەموومان قوتابی زانکۆی کتابین لە کۆلێژە پزیشکان ئەوە بوو ئێمە ساڵانە یان مانگانە بە ئیڤێنت هەلەسین دابان بە سپۆنسەری سەرەکی زانکۆی کتاب ئیڤێنتی ئەم جارەمان کە ئیڤێنتی سێمە لە شاری هەولێری بوو ئەوە بوو پلانەکەمانەوە بوو منداڵانی توشببووی داوان لە سنتەربین نێدەرێ کە شوهواش تایبەتەن و بڕخسێنین الحەمدولillah هەتا ئێساش بە ئەو بەرنامەی دامانای بەبێ بەرنامەی ما ئیش و کارێک چاڵەشەکان دەڕوا لەخوای بە زیادبی منداڵەکان زۆر دڵخۆشن کە سوکاریان زۆر دڵخۆش بوون بەو چاڵەشەی کە ئەمە پێشکەشمان کردن چاڵەکی ئێمەش چەند بەرگەیەک بوو بەرگەیەکەی من فەحس و فحوساتی منداڵەکان بوو دکتۆرمان لەگەڵ بوون ئەمە سپاسی دکتۆرە بەڕێزەکان دەکەین کە زۆرمان دکتۆرەکان خۆبەخشانە و کاریان ئەکید هەر هەمومان بەخۆم و بە هەموو ئەندام و سەفاکانی ئێمە خۆبەخش بوون جگە لەوەی کە زانکۆی کتاب وەکو سپۆنسەر لایانی دامی و لایانی مادی بە هەموو شێوەیەکەوان سپۆنسەری منە ئەمە سپاسیانەکەین دکتۆرە بەڕێزەکان لەگەڵمان زۆر مادی بوون چاڵەکی ماوەچی گوتم چەند بەرگەیەک بوو بەرگەی دووەممان تەبعاً خواردن بوو لەگە منداڵەکان دوایەوە یاریکردن بوو بەرگەی کۆتایی و سێمیشمان هەم مۆزیکە و پێشکەشکردنی هەدیە کە لە لای زانکۆی کتاب بەخشێتە منداڵەکان شێخ سیروان دەمەوە بزانم چۆن بوو بیرۆکەی و چاڵەکیشتان بۆ دروست بوو بیرۆکە ئەمە بیرۆکەمان زۆر بوو بەس بیرۆکەی ئەوە بووە کە شەپۆڵخان بیرۆکەیەوە بوتی با ئەم جارە سنتەری داوان هەڵبژێرین منداڵەکان زیاتر پێویستیان بەوەیە لەو کەشەی تێدانە ڕۆژانە احتیمالە هەموو ڕۆژ منداڵەکان لە ماڵی بچنە سنتە لە سنتەر بگەڕێنەوە ماڵێ با یعنی زەوەچەند و بڕخسێنین لەو زەوەی بێنە دەرێ الحەمدولillah زۆر دڵخۆش بوون هەم ئەمە هەم منداڵەکانیش کە دیتمان
بەو شێوە جوانە هەم خەڵکی دیکە خزم و کەسن پێشوازیان لێکردین ئەم چاڵەشیانە وە لە ماکەتن ئەمە بەردەوام بین لە سەریان هەرچەندە ئەمە مادی لە بەرچاو ناگرین هەدەفیمە دڵخۆشکردنی منداڵەکە هەت سپۆنسەری ئەو کارە دەکات یەک شوێنە زانکۆی کتاب چکە ئەمە قوتابی زانکۆی کتابین ئەمە بەناوی خۆم وەچی گوتم هەموو ئەندامەکانم سپاسی خودی کاکیاخۆ بکەن کاکیاخۆ وەکو سەرۆکی زانکۆ لە هەموو چاڵەکیەک بە دڵەکی فراوانەوە زۆر هاری کاری شخصیروان یەکەمین جارا و چاڵاکی ئەنجام دەدەن یاخود پێشووتریش چاڵاکی لەو جۆرەتان کردووە بەچی عەرزی جەنابەتم کرد یەکەم چاڵەکیمانە ئەوە سێم ئیڤێنتە لەو جۆرە نا ئەوانی دی لە غێر جێبووە بەس وەکو منداڵانی داوان یەکەم نا ئەوانی دی غێر جێبوو ئەنی شتێنی دی بوو بە زیاتریان ئەوانە کە برێن تایبەت بە پێویست تایبەتن نەخۆشن انشاءالله چاڵەکی دام بیشمان احتیمال هەر لەگە نەخۆشان بی لە فترەیدا بێتن بس ئەویان کە زۆر تایبەت بوو منداڵەکان پێویستن بە یارمەتیدانی مەبوو الحەمدولله شخصیروان عەفوم دەکەیت دەمێ ئەوەش بزانم لەو سنتەرە چەند منداڵی لێبوو ژمارەیان چەند بوو ئەمە عەدەدن تقریبا 50 منداڵمان هینایە ینی زۆرتری لێبوو زۆرتر ئەمە ویسمان ئەوانەی کە توانیان لێ بێنە دەرێ سە منداڵی لەوانێت توانێ و گەرمای نەگری نەتوانێت تەحمل لەو گەرمای بکە نەتوانانی لە سەعات 9 سبەینە تا عەسری 4 وار 5 شەوی لەگەمە بمیتەوە ئەمە ویسمان ئەو منداڵانەی دێن هەم هەندێک توانان هەبی لەگە هەوای دەرێ بگونجێن لەگەڵ ئەو کەشەی ئەمە لۆنە ڕخسن بگونجێن یعنی نەک منداڵێک بێت خوا نەخواسە لێرە وەزعی تێک بچی باری تەندروستێک بچی هەم چاڵەشەکە تێک دەچۆم نۆمەژدە بۆ بارگرانێکی گەورە کۆتا پرسیارم بە کورتی طبعا هەموو ئەو دایک و باوکانەی کە لە پێشی جەناب قسەیان کرد دەستخۆشی لەو کارە دەکەن بەڵام ئێمەش وەکو ستافی کەناڵی دیمەن و پرۆگرامیمانچی دیمەن دەستخۆشیێکی تایبەتمان هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لەو چاڵەکیدا بەشدار بوون بەڵام بەتەنها ئەو چاڵاکیە لە غەمی ئەو دایک و باوکانە کەم دەکاتەوە کە خاوەنی نەخۆشی داونەکانن نەخێت خۆی پێویستە حکوومەت بە دەرەجەیەک پێویستە حکوومەت بە دەرەجەیەک چاودێرێکی تەواوی ئەو منداڵ و دایک و بابەکان کە چکە زۆریان هەیە ینی نەک ئەو سنتەرێت پێویستی بە چاودێری زیاترە ڕاست ئەمە ئەوڕۆتوانیمان دنیان خۆشکن ئەدی بەیانی دید و بەیانی ئەنی پێویستە حکوومەت ئەگەر هەفتانەشنی مانجە جارێک شەشی و هالوڕێک بێخی منداڵەکان لە سنتەری بینتە دەرێ جا شوێنی ئەوهابی شوێنی دیکە داخرا و زۆرە ئەنی حکوومەت هەم لانی مادی زۆر پێویستە ئێستا لێرە هەیە عایلە احتیمالە لانی باداری ینی باری دارایی زۆر خراپی ئەنی پێویستە حکوومەت هەم لانی مادی و معنەوی داعمیەوە و نەخۆشانە بکاتن ئەمە بەبێ توانە ینی وعد دەدەین کە ئەو پیشەی خۆمان پیشەی پزیشکی بە دەرەجێک لە پێناو خەڵکی فەقیر و نەخۆش بەکاربینین جگە لە لایانی مادی خۆشتیلەوە گەلە بەخێر بن سەرچاو سڵاو بەڕێزم چۆنی سپاس سەلامەت بێ دەمێ بزانم جەنابەت ڕۆڵت چیە لەو چاڵاکیە ئەمە وەکو ئەندامێک لێرە بەشداریمان کردیان بەشداریت کردیا چۆن ئەو چاڵاکیە دەنرخێن ینی قسەت چی لەسەر ئەو جۆرە چاڵاکیە پێت باشە ئەو جۆرە چاڵاکیانە بەردەوام بێت و چی کە جگە لەو شوێنێک لەو جیاتێک کە سەپۆرتی ئێوەی کردووە پێتان باشە ئەو سەپۆرتە فراوانتر بێت و لایانی دیکەش سەپۆرتان بکەن بەڵێ بە تەئکیدی چونکە ئەو منداڵانە لێرە حەز دەکەن ینی تێکەڵی کۆمەڵگەی بن خۆیان بەکەم نەزانم بڵێن ئەمە ینی کەمین نەفەرێکی جیاوازین لەوان یعنی تێکەڵی کۆمەڵگەی بن ینی بڵێن ئەمەش ینی بوونمان هەیە خۆبەخش بەشداریت کرد بەڵێ خۆبەخش داوا لە شوێنێک دەکەی زیاتر هاوکارتان بێ تاوەکو چاڵەکەکانتان فراوانتر بکەن وڵا داوا لە هەموو جێگایەکی دەکەم هەر کەسێک کە دەتوانێت ینی هەر کەسێک بیتن چەند ڕۆژەوەکو خۆبەخش لەگەر ئەو ستافە کار دەکەی تقریبا 2 هەفتە دەبی بەڵێ ئەمان داواکاری ئەویان هەیە دایک و باوکی ئەو کەیسە تایبەتانە دەڵێن پێویستمان بەوەیە کە زیاتر هاوکاریمان بکرێت دەمێ بزانم تۆ کۆندامێک لەو ستافە چ قسێک هەیە قسەی خۆت بکە دەبی هاوکاریان بکرێت کە هەیە کەم دراماتە هەیە توانای مادی نییە یعنی نەتوانانی بچیتنانێ بەبێ پێوێست چارەسەری منداڵەکەی بکە لەوانی هەیە بە چارەسەری چابن یعنی هەر ئەوە نایانی ئێستا زۆربەی خەستەخانەگەی ڕۆژە چ تایبەت بەوانەدا بنێن کە فەحسیان لە بۆ بکەن دیارە ئێستا ڕێکخەرانی چاڵاکیەکە دیاری بەسەر ئەو منداڵانەدا دابەش دەکەن دەمەوێت بزانم دیارەکە چۆنە و ئەو منداڵانی کە دیارەکە وەردەگرن هەستیان چۆنە قوربان چۆنی باشی چۆنی حیاتم باشە حواڵت بینیمان دیاریتان بەسەر ئەو منداڵانە دابەش کرد دەمەوێت قسەم بۆ بکەی ئەو منداڵانە هەستیان چیە کاتێکە ئەو دیاریە وەردەگرن وەڵای ڕاستی ئێمە هەستێکی زۆر خۆشیان هەیە لەبەرەوەی ئەوان تووشی نەخۆشی داون بینە تووشی نەخۆشی داون بینە هاتوونە بۆ عێراقە بۆی ئێمە خەندەیەکی بکەنە سەر لێوەکانیان و هەروەها دیاری تایبەتمان هاردۆ بۆ مناڵەکان
بۆ هۆیەوە ئینشاءالله ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە هەم لای خۆی گەوراوە هەمش لەم دنیا و لە ڕۆژە قیامەتە ئینشاءالله. دایک و باوکی ئەو منداڵانە قسەیان چییە؟ چیتان پێ دەڵێن کاتێک کە ئەو چاڵە چتان ئەنجام بدەن؟ دایک و باوکی منداڵەکان زۆر سپاسمانەکان و هەروەها دوعای خێرمان بۆ دەکەن و دەڵێن ئینشاءالله لەم کارە و کاری پێشتر و باشتر ئینشاءالله ئەنجام بدەن و سەرکەوتوو بن. لە پلانتاندا هەیە ئەو جۆرە چاڵەشیانە بەردەوام ئینشاءالله لە پلانمانە هەیە چالاکی لەمە گەورەتر و باشتر و ئەنجام بدەین. قوربان ساوتان لێبێت چۆنن ئەحواڵتان باشە ئێستا منداڵەکانتان دیاریان وەرگرت چەند منداڵت هەیە کەسی داونی هەیە ئەوە بەزەوە چۆنی باشی ناوچی حیاتم کاتێک ئەو دیارێت وەرگرت هەستە چۆن بوو چیان پێ دەڵێ بەوانە خۆشە هەدیەت وەرگرت حەزت لێ هەموو جاری هەدیەت بدەنێ ئەوانە حەزت لە چ هەدیە چییە حەزت لەوەیە ئەوجەوە ئی مەکتەبێ هەموو شتێدایە ئاگات لێبی باشە چیکەت دەوێت چیکەت لە بۆ بکەین حەزت لە چیکەیە ئەوێت و حەزت دەبی ئەوانە لە بۆ دەکەن باشە دەمەوێت وەکو دایکی و منداڵە قسەم بۆ بکەی هەرچی و منداڵە چۆنە وەکو دایکێک زەحمەتە ئەرێ وەڵی زەحمەتە جوو لێیان هەیە حرەکەیان هەیە وەچ بلێ کەت نەک دەکەن دەستکاری شت دەکەن لێیان تەمینی بۆ هەرجەیەک بڕۆی بەجێ بێلی ناتوانانی لە ماڵێ وەچ منداڵە چی ئاسایی بەجێ بێلی منداڵە دەتوانانی هات چۆی خزمەکانت بکە یا خودت بەخوای هەندێک جێ ناتوانم هاتوچوو بکەم ئەوی خۆم نەبی زۆر ناتوانم هاتوچوو بکەم دەبینی عەجوولی دەکا دەستکاری شت دەکا حرەکەی دەکا هەیە قەشمەری پێ دەکا هەیە پێی خۆش نییە بچێ ماڵی ناتوانم هەموو جێچ بکەم. ئەو جۆرە چاڵاکیانە چۆن دەبینی قسەت چیە تاوەکو ئەو چاڵاکیانە بەردەوام بێت وەڵاهی دەست خۆشیان لێ دەکەین دەست و چاویان خۆش بێ قەلبیان ساغ بە ئیشەکی باشیان لە بۆ دەکەن مستەقبەلەکیانە بێگیشتێکیان لە بۆ بکەن مەمنونیانین ئەمەش هەیە بەپێی پێداویستی ناتوانێت ئەو شتانێ بکە ئەگەر ئەوانەیان لە بۆ بکەن مەمنونتان دەبین. لە ڕووی مادیەوە خەرجیەوە منداڵە مانگانە چەندە؟ وەڵاهی مانگانە خەرجی هەیە خۆی بەخۆی زوو نەخۆش دەکەوێت تازە دوو مانگە عملیاتم کردێ لەسەر حسابی خۆم کردیتم هیچ حسابی خۆت عملیاتی چت لە بۆ کرد؟ لەوزەتێنی کەپوویم کردیا عملیاتی فەتح سەدرم لە بۆ کردێ دەمارەی دڵی گیرا بوو هەمووی لە حسابی خۆمان کردیتمە. بەڵێ هاوکاریەک لەی شوێنێک هاوکاری ناکرێتەوە؟ ناوەڵە هیچ جێک هاوکاری نییە. بەشێک لە منداڵەکان هاوکاریەکی مانگانیان هەیە هیچیان نیە ئەوانە نەخێر ئەو ساڵش هاوکاری نەکرد هیچ کەسێک هاوکاری نەکردینە. هاوکاریتان چێت دەتەوێت چتان بۆ بکەن؟ مانەوێت داواکاریمانەوە هاوکاریەکمان بکەن لەلایەن خێرخوازەوە لەلایەن یەکەکی دەسەڵاتدارەوە یارمەتێکمان بدەن ئەوانە مستەقبەلەکیان هەبی. حەستان لە گۆرانیت هەیە ئەو یاڵێ ئازارە تاکی حەستان پێ ئێوەدەی وای وای بس
حبيبي يا نور العين يا سنة خيال عاشق بقالي سنين ولا غيرك في بالي حبيبي يا نور العين يا ساكن خيال عاشق بقالي سنين ولا غيرك في بالي حبيبي 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 يا نور العين 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 يا ساكن خيال خەندە خستنە سەر لێوی ئەو جۆرە منداڵانە زۆر ئاسانە و هیچی چی تێ ناچێت. ئەمانە کە لە دواوەی من وەستاون کۆمەڵی قوتابی خۆبەخشن ئەمڕۆ لە توانای خۆیان بەدەر هەساون بە ئەنجامدانی گەورەترین چاڵاچی و ئەو چاڵاچیە پێکاتبوو لە چەند بەشێک و چەندەها شتی باشیان بۆ جۆرە منداڵانە کردووە. لەگەڵ دایک و باوکی ئەو منداڵانەش قسەمان کرد ئەوان داواکاری زۆریان هەیە وتیان منداڵەکانمان لەبەرەوەی کە کەیسی تایبەتیان هەیە پێویستیان بە هاوکاریە. ئەمانەی ئێرەش بە پێی توانای خۆیان و ئەو کەسانەی کە یارمەتیان داون و سەپۆرتی ئەو چاڵاچیان کردووە هاوکاریەکی باشی و منداڵانەیان کردووە. ئێمەش وەکو پرۆگرامی ماچی دیمەن داواکارین لە هەموو لایەنێک بتوانن هەر هیچ نەبێ چەند ڕۆژێ خەندە بخەنە سەر لەوی ئەو منداڵانە تاوەکو هەست بەوە نەکەن کە جیاوازن لەناو کۆمەلگای ئێمەدا. ئەمن نەزوەری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن دەستخۆشیەکی تایبەتی کەناڵی دیمەن و پرۆگرامی ماچی دیمەن لەو ستافە بەڕێزە خۆبەخشە دەکەم هیوادارم کار و چاڵاکیەکانیان بەردەوام بێت و بیکەن بە بەرنامەی خۆیان تا پرۆگرامێکی تر خۆشببختی و سەلامەتی بۆ منداڵانە دەخوازم دەستخۆشیش لەو ستافە بەڕێزە دەکەم خواتان لەگەڵ.